سڵاوتان لێبێت من کۆڤان عەزەتم بەرنامەی باسی ڕۆژتان پێشکەش دەکەم بەرنامەی باسی ڕۆژی ئەمڕۆ جیاواز دەبێت چونکە پێشتر بەرنامەی باسی ڕۆژانە بۆ کاتژمێر بۆ ماوەی 25 خولەک بوو لە کاتژمێرنەوە دەستی پێدەکرد تاوەکو کاتژمێرنەوە 25 خولەک بەڵام ئەم شەو بۆ ماوەی یەک کاتژمێر لەگەڵتان دەبم گرژی و ئاڵۆزەکان لە عێراق ئەمڕۆ پەرەیسەند شەڕ و پێکدادان لە نێوان لای خۆپشاندەران کە لایەنگری ڕەوتی سەدر بوون لەگەڵ بەشێک لە هێزانیەکان بۆ ماوەی دوو ڕۆژ بوو گرژی و ئاڵۆزی لە نێوانیان دروست بوو قوربانی هەبوو کوژراو هەبوو بریندار هەبوو بەڵام دوای گوتارەکەی ئەمڕۆی موختەدا سەدر ئیدی خۆپشاندەرانی لایەنگری ڕەوتی سەدر کە بۆ ماوەی زیاتر لە مانگێک بوو لە بەردەم باڵەخانەی پەرلەمانی عێراق بوون ئیدی ئەو ناوچەیان چۆڵ کرد ئیدی هیوایەک هەیە بۆ ئەوەی گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکان دەست پێ بکاتەوە هەر سەبارەت بە ڕەوشی عێراق من دوو میوانم دەبێ یەکێکیان محەممەد حاجی مەحموود سکرتێری گشتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانە کە لە گوڵەخانەوە لەگەڵم دەبێ هەروە بۆ نیو کاتژمێری دووەم بڕیارە جێمس جێفری نوێنەری پێشووی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش هەروە نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا کە ئەمە پۆستانەهی پێشووی بوو ئێستا دیبلۆماتکاری پێشووی ئەمریکایە چەندین پۆستیتری لە با بڵێن ناوەندە گرنگەکانی ئەمریکا بەدەست بۆ لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پۆستی هەبووە تەنانەت یاریدەدەری سەرۆکی ئەمریکاش بووە مەلەفی ئێرانی لەدەست بووە نوێنەری ئەمریکا بووە بۆ کاروباری سووریا باڵیۆزی ئەمریکا بووە لە عێراق باڵیۆزی ئەمریکا بووە لە تورکیا هەروە نوێنەری سەرۆکی ئەمریکا بووە لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە کاتژمێری دووەم گفتوگۆ لەگەڵ ئەوەکەم بەڵام لە نیو کاتژمێری دووەم لە نیو کاتژمێری یەکەمە گفتوگۆ لەگەڵ محەممەد حاجی مەحموود دەکەم کە لە گوڵەخانەوە لەگەڵمانە بێ کاک محەممەد ئەم کاتتان باش ڕەوشی عێراق بۆچی بەمەگەیشت هۆکارەکەی چی بوو ئەمە پێشبینی کراو بوو زۆر سپاس بەڵێ ئەوە پێشبینی کراو بوو پێش هەڵبژاردنەکانی عێراقی ڕامایە من هەلای بەڕێستانەوە باسیەوەم کرد چونکە قانونی نوێی هەڵبژاردنەکان لە عێراق لە 18 بازنەوە بۆ 83 بازنە گۆڕینی خەریتەی پەرلەمانی عێراق خۆی بۆ خۆی ڕەنگە ئەوە یەکێ بوو لە سەبەبەکان کە نەتوانرا حکوومەت تەشکیل بکرێت لە عێراقدا و خاڵی دووهام کێشەکان دابەش بوون لە عێراقدا بە تایبەتی شیعە و شیعە دابەش بووە بە دوو بەشی جیاواز بۆ دوو سەرچاوی جیاواز بۆ دوو ئیلهامی جیاواز ئەمانە وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ کێشەکان قوڵتر و بەرە قوڵتر بڕوان ئەم کێشانە ڕەنگە هێشتا تا ئێستاش کۆتایی نەهاتووە ئەوەی شەڕی لەسەر بووە و ئەوەی شەڕی لەسەر ئەکرێت هێشتا کۆتایی نەهاتووە بۆ ئێمە پێمان وایە ئەو وەزعە بۆ گەیشتە ئێستا بۆ وای لێهات پەیوەندی بە 17 ساڵی ڕابردووی حکم لە عێراقدا و هەروەها شەڕەکەش ڕەنگە شەڕی زیاتر لەوە گەورەتر بێ کە ئێمە ئەی بینین شەڕەکە شەڕی مەرجەعێتە لە عێراقدا و بینیشتان ئەمڕۆ شەڕی مەرجەعێتە لە نێوان چێ و چێیە وەکو مەرجەع قسەی کرد شەڕی مەرجەعێتە لە نێوان مەرجەعێتی قوم و نەجەفدا ئەوەی کە من ئەیبینم و ئەیانەوێت ڕەنگە ئەمان بیانەوێت لەژێر مەرجەعێتی قۆم بگوازنەوە بۆ نەجەف و شیعەی عەرەب جیاکەنەوە لە شیعەی ئێران و ئەو هەنگاوانە بۆ ئەوە بوو ئەگەر عینەکانی قسەکانی حایریش ئایەتوڵا حایریش ببینن هەر بە هەمان شێوە بوو بەڵام ئەو بە نەوعێکی تر بوو وەم پێم وایە ئەسڵی مەوزوعەکان شەڕەکە شەڕی مەرجەعێتە و ڕەنگە ئەمریکا ئاگای لێیەتی و بەریتانیا ڕەنگە ڕێنمایی بۆ بکات سعودیە ئاگای لێیەتی و هەموو ئەمانە پەیوەندیان بە یەکەوە هەیە ئەم مۆزوعانەوەی ئەمانە پژێنی مۆزوعەکە تەنها ئەوە نییە حکم بێ و
من پێم وایە ئاگیان لە ڕووداوەکان هەیە هەمویان ئاگیان لێ هەیە و بەڕێز سەدر خۆشی ڕەنگە بۆ خۆیسا ئەگەر بۆ حکومی بێت 73 کورسی هەبووە و ئەیتوانی لە زیاتر لە 73 کورسەکە دەسەڵات وەرگێت. ئێستا سەدرەکان زیاتر لە 500 کەسیان لە هەڵسوڕێنەری دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرۆکی پەرلەمانن. زیاتر لە 500 کەسیان لەو سێ سەرۆکایەتە کە ئەکسەرەتی هێزەکە ئەینەکان لە دەستی ئەوان هەڵسوڕاندنی. ئەوان ڕەنگە بۆ تەنها بۆ حکوومەت و بۆ ئەوانە نەبێت بۆ هەتا بۆ سیستەم و گۆڕینی سەرۆکایەتی و هەمووی ئەمانە حاشەی مەوزوع ئەسڵیەکەن کە مەوزوع ئەسڵەکە شەڕەکە لەسەر مەوزوعی مەرجەعێتە. باش هەندێک پیان وایە کارتەکانی سەدر هەمووی سووتان هەمان ڕات هەیە یان نەخێرگەماوێتی هەندێک پیان وایە کارتەکانی سەدر ئیدی هەموو سووتان هەموو کارتەکانی خۆی بەکارهێناوە ڕای تۆش هەمان ڕایە یانەوە تا گەمەکە هێشتا ماوێتی؟ من پێم وان نییە سەدر لە سەر بەرنامە کارەکات و من پێم وان نییە کارتەکان سوتابێ بەڵام کاتێک کە سەدر دێتە مەیدانەکە بەرامبەرەکانی زەعیفن ئەویش ڕۆژ بە ڕۆژ داواکانی زیاتر ئەکات. خۆتان نەزانن سەرەتا ئەو داوای ئەوەی کرد حکوومەتی ئەکسەرێت دروستکات پێی نەکرا ئەوە بوو 40 ڕۆژ جێهێش بۆ هەماهەنگی چوارچێوەی هەماهەنگی 40 ڕۆژی بۆ جێڵان خۆی چووەم سعودیە بۆ ئەوەی ئەوان حکوومەت دروستکەن پیان نەکرا کە هاتەوە ئەوە بوو دەستی بەسەر پەرلەمان ناگرت و کاتێککە ئەوان مزارەیەکی بچووکیان کرد بەرامبەری زانیق بە قووەت نین هەڵۆشانەوەی پەرلەمانی داوا کرد واتە ڕۆژ بە ڕۆژ سەقفی داواکانی زیاترە بوو لە دوێنێ پێرێ خۆتان نەزان داوای کرد نابێ ئەوان ئەو حیزبانەی کە لە 2023 لە حکومن نابێ هەر لە حکمدا لە عێراقدا بەشداری بکەن نە لە هەڵبژاردن و نە لە حکوومەتدا واتە ڕۆژ بە ڕۆژ ئینەکان زیادیە کرد و هەتا دوێنێش کە بڕێی من کە وتی من بێلایەنم و من دوورەکەومە لە سیاست ئەوە خۆی یەکێکە لە هەنگاوەکانی بەرەو مەرجەعیەت ینی بەرەو ئەوە بڕوات چونکە خۆتان نەزانن دائیمەن مەرجەعیەت باسی ئەوەکەن کە دوورە بنەوە لە سیاست بەڵام نا ئەسڵی سیاست ئەوان هەڵێ سوڕێنن. بەڵام ڕاستە گوتی دوورەکەومەوە لە سیاست بەڵام ئەمڕۆ دوای گوتارێکی خەڵکەکەم کشایەوە ئەوە پێی دەڵێن دوورکەوتەوە خۆی مەوزوعەکە خۆگەر ممکنە ئەو بۆ خەڵکەکە بۆ خەڵکی تر بڵێ دوورەکەمەوە لە سیاست بەڵام خۆ ئایا ئێمە بەو قسانە توانین بڵێن وایە ناوە نییە چونکە ئەو هێزێکی هەیە ڕوتێکی هەیە خەڵکی هەیە بە ملیۆن خەڵکی هەیە ناتوانێت دوورکەوێتەوە چونکە ئەگەر سەیری مێژووی ئەو 17 ساڵەی ڕابردوو بکەین زیاتر لە 7 جار سەدرەکان لە حکوومەت چوونەتە دەرەوە لە پەرلەمان چوونەتە دەرەوە هاتوونەتەوە هەمووی مدەیەکی کەمی خایاندووە واتە هەموو جارەکان ڕۆیشتون و هاتوشنەتەوە سەر ئەسڵی کارەکان لە بەرۆم پێما لە تەنفیزی چ لە تەشریعی و چ لە ئیداری چەند جارێک چوونەتە دەرەوە و گەڕاونەتەوە ناو هەمان کایی پێشووتر. بەڵام دوایی مانگێک لە خۆپشاندان چی بەدەستێنە ئەمڕۆ هەمویان کشانەوە؟ من پێم وایە کارتێکی پیشانی دنیادا بە تایبەتی وڵاتانی ئەمریکا بەریتانیا غەرب و وڵاتانی منتیقا جمهوری ئیسلامی ئێران سعودیە تورکیا ئەوانە کە ئەو خاوەنی بڕیارە لە عێراقدا لە حکوومەت بێ لە حکوومەت نەبێ لە پەرلەمان بێ لە پەرلەمان نەبێ هەرچیەکی بێت ئەتوانێت و ئاگەشتان لە بەیانەکەی ئەمڕۆی چوارچێوەی هەماهەنگی بوو ئەم دوای نیوەڕۆیە بەیانەکان ئەڵێ نابێ ئێمە هیچ قسەیە بکەین کە سەدری پێت و ڕە بکەینەوە جارێکی تر ئەنی خۆیان بۆ خۆیان ئێستا ڕەنگە دڵیان خۆشە کە سەدر کشاوەتەوە
بەڵام دەستیان لەسەر دڵیانە جارێکی بە خیاڵی بێت و بێتەوە سەرجادە و لیان تێک بداتەوە. ئێستا ڕەنگە ئەمان هەتا لە بەیانەکان ئاڵێن نابێ هیچ وشەیەک بڵین کە ئەوانی پێت و ڕەبن. واتە ئەمان ڕەنگە ئیستا پەلەی ئەویان بێت هەرچی زووترە لەم بێدەنیا حکوومەتێک تەشکیلکەن و بتوانن کارەکانی خۆیان ئیدامە پێ دەتوانن من پێم وایە ئەو حکوومەتەش کە ئەوان تەشکیل من پێم وان نییە ئەگەر حکوومەتیش تەشکیل بکەن ئەگەر سەدری لە دوورەوە سەیریان بکە ئێستا ئەو حکوومەتە تەمەنی ئەگەر درێژیش بێت تەمەنی ناتوانێت حکوومەتێکی لاوازی بەهێزە بێت هەرچەند تا ئیسا کازمی خۆی داناوە هەر بۆ ئەو مەوزوعە. بەڵام من پێم وایە ئێستا لە دوای قسەکانی ئەمڕۆی بەڕێز سەدر لە دوای قسەکانی ئەمڕۆی زیاتر دڵنەوایی ئەکرێت لەلایەن نایارەکانیەوە و زیاتر ئەیانەوێت جارێکی تر تووڕێی دەکەن چونکە ئەو کارتەی لەدەسە هەر کاتێ بێوێت چه حکوومەت چه پەرلەمان چه ئیدارەی وڵات لە عێراقدا هەمووی لەژێر دەستی ئەوە ئەو لە حکوومەت بێ و لە حکوومەت نەبێ و لە پەرلەمان بێ و لە پەرلەمان نەبێت ئەتوانێت هەمووی ڕاگرێت. باشە ئەی داواکاریەکان چیان لێ بەسەر دێت لێگوت دەبێت پەرلەمان هەڵبۆشێتەوە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت. من پێم وایە ڕەنگە ئەم ماوەیەک دوور بگرێت لەو مۆزوعانە بزانێ ئەمان جارێتتر چیان پێ ئەکرێت مەسەلا بەرامبەرەکەی نایارەکانی چیان پێ ئەکرێت ئەتوانێت تا چەند پەلە بکەن حکوومەتیان پێ تەشکیلەکرێ ڕەنگە چاودێریە بکات بەڵام نەخێر ئەو بە ئاسانی واز نایەنێت کە ئەمانی تر بێتە شامی شەریف بۆیان و بە ئارەزەی خۆیان پەلیتیان ڕاکێشن و هەموو شتێ بکەن ئەو هەر سەعاتێک بێوێ لە ماوەی چەند سەعاتێکدا لە ماوەی ڕۆژێکتا هەموو وەکەوەی لێکا کە دوێنێ دەستیان بەسەر بەسراداگرت دەستیان بەسەر ناوچەی سەوزاگرت زۆربەی زۆری و زۆربەی مەسوولەکانی عێراق هەمووی هەڵاتن بەرەو کوردستان و شوێنەکانی تر تەنها مالیکی مابووە لە شوێنەکەی خۆی دوێنێ لە بەغدا. باش ئێستا چاوەکان لەسەر ئەوەیە دوای خۆپشاندەران کشانەوە چی ڕوودەدات حکوومەت پێک دێ یان جارشکە خۆپشاندان ئەنجام دەدرێتەوە سەدرەکان و چوارچێوەی هەماهەنگی ڕێکەکەون. من پێم وایە نا ئەوان ڕێک ناکەون لەگەڵ هیچ لایەنێکی هەماهەنگی ڕێک ناکەون ڕەنگە بێدەنگ بن هەندێک بەڵام ڕێک ناکەون و ناشیانەوێت ئەوان بەبێ ئەوان حکوومەتێک تەشکیل بکرێ. من پێم وایە هەماهەنگی پەلە ئەکەن لە دروستکردنی حکوومەت و هەوڵەدەن ڕەنگە کاندیدەکەیشیان بگۆڕن هەماهەنگی لەبەر سەدرەکان کاندیدەکەیشیان گۆڕن بۆ ڕئیسی وزەرا ڕەنگە زۆر هەنگاویتر بێدەنگ بنێن کە سەدرەکان داوایان کردووە ڕەنگە زۆر هەنگاویتر بنێن بۆ ئەوەی ئەوانی جارێکی تر پێت و ڕەن دەکەنەوە بەڵام ئەوان لەسەر داوای خۆیان ئاسان نییە واز بێنن و لەسەر داوای خۆیان ئەمێنێنەوە تا ئەو چاودێریانە ئەکەن بەڵام تا ئەو هۆیانەی کە ئەمڕۆ بۆ کشانەوە هۆکەی چی بوو کشانەوە ئایا مەوزوعەکەم مەرجەعێتی شیعەیە نایە کوشتنی شیعە بە شیعە حرامەکات ئایا مقتەدا خۆی قەراری داوە و خۆی بە مەرجە ئەزانێ و ناوێ شیعە بکوژێت ئەمانە ڕەنگە لە ڕۆژانی داهاتوودا زیاتر ڕوون بنەوە. ئەی خوێنی ئەو چەند کەسی کە لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژەیە کوژران یان بریندار بوون هەروە بە فیرۆ ڕۆشت سەید بە ئاشکرا باسی ئەوەی کرد کە هەردوو لایە ئەوەی کە بکوژرێت و ئەوەیشی کە بکوژی هەردوو لایەن لە ڕۆن بۆ قوڵایی جەهان وشتی وای وت ئەو باسی ئەوەی کرد من بەڵام من پێم وایە حکوومەت بە تایبەتی کازمی ئەگەر بمێنێتەوە یا چوارچێوەی هەماهەنگی ئەوانە هەمویان لەبەر ئەوەی کە کێشەکان خۆڵ نەبێتەوە هەمویانەکەن بە شەهید شەهیدانەشیان بۆکەن بریندارەکانی مەسالیف و شتیان بۆکەن بۆ چاکبوونەوەیان. باش ئایا کازمی بەردەوامە بێ یان حکوومەتیش تر پێک دێنرێت؟ من پێم وایە هەتا سەدرەکانی تا ئیستا پێ لەسەر کازمی داگرن بمێنێتەوە بەڵام ئایا کازمی چوارچێوەی هەماهەنگی ئەتوانێت دوا بکات کازمی بمێنێتەوە چونکە کازمی زۆر هەوڵی داوە بۆ مانەوەی خۆی
پارەیەکی زۆری عێراقی سەرف کردووە بۆ سەدرەکان زۆر هەنگاوی لەو بابەتە ناوە بەڵام من پێم وایە ئاسان نییەمانەوەی هەتا ڕەنگە مەراعات بکەن لایەنی هەماهەنگی بەڵام مانەوەی کازمی واتە هیچ شتێک لە مەسەلەکان نەگۆڕاوە نەکراوە کەواتە تۆڵەی حکوومەتێکی نوێ پێکەهێنرێت حکوومەتەکە ئینتیقالیە بێ یانەوەتە لە لای چوارچێوەی هەمانجۆ پێکەهێنرێت پێم وایە ئەبێ حکوومەتێکی نوێ پێم وایە ئەبێ حکوومەتێکی نوێ پێکبێنن چونکە مانەوەی کازمی لە ڕابردوودا شتێکی باشی ڕەنگە نەکرد بێ و ئەو سەبەبی یەکێک بۆ لە سەبەبی کێشەکان چونکە چەت چوارچێوەی هەماهەنگی بۆچی هۆکارمی بۆ کێشەکان کێشەکان یەکەم دادگای عێراقی دادگاکە سەبەب بوو چونکە لەسەر داوای هەماهەنگی بربەستێکیاندانە لە بەردەمی سەدرەکان بۆ ئەوەی لە 220 کەس کەمتر ناتوانێت ڕئیس هەڵبژێرێ ئەو بربەستە بووەتە بربەستی ئێستا چوارچێوەی هەماهەنگی خۆی گیری خواردەوە بەدەستیەوە بەڵام ئەمە لە یەکێک بوو لەوانە کە پرسیارێکی سەرۆک کۆمار بوو بۆ دادگای فیدراالی و لە وەڵامی ئەوانە ئەو شتە دیاریکرا کە دەبێت 220 پەرلەمانتەر ئامادە بن من پێم وایە سەرەتا داواکە لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە بوو بۆ ئەوەی چونکە ئەوان ژمارەکانیان کەمتر بوو لە سەدرەکان و لە پارتی و لە سونەکان ئەو بربەستیان دانا بۆی حکوومەتی ئەکسەرێت دروست نەکرێت ڕەنگە ئەوە ئێستا خۆیان چوارچێوەی هەماهەنگی خۆیان ئەوە بووەتە بربەستیان بربەسی دووەم دەم دوایەدا کێشەکان کازمی بوو کە دەستی شل کرد بۆ سەدرەکان و یارمەتیدان بە ئاسانی بچنە ناو پەرلەمان و منتیقەی سەوز ئەوە ڕەنگە سەبەبی دووهەم بێت کە کراوە و ڕەنگە سەبەبی سێهەمیش بگەڕێتەوە بۆ ئەو ململانێ و کێشانەی کە لە ماوەی ڕابردوودا لە بینی هەردوو لایەندا بەردەوام بوو و بەردەوام هەیە و ئێستاش و داهاتوویش هەر بەردەوامە بێ و من پێم وایە ئەوانە ئەسلی مەوزوعەکانن بەڵام ئەسلی مەوزوعی هەموو ئەمانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کێشەی مەرجەعێت لە عێراقدا چونکە خۆتان نەزانن شیعە لە عێراق بووەتە دوو بەشەوە و هاتنی پاپا پەیوەندی بۆ مەوزوعەوە هەیە کاتی خۆی کە هاتە عێراق پەیامی پێ بۆ مەوزوعانە و ئەوانە ڕەنگە بەڵێ بۆچی پەیوەندی پێوە هەیە ینی هاتنی پاپا چ پەیوەندێکی بۆەوە هەبووە پاپا کە هات بۆ عێراق پاپا بەبێ ئاگاداری کەنیسەکانی دنیا بە هەموو بەشەکانی مارۆنی و کاتۆلیک و هەموو ئەوانەوە نایەتە عێراق ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم هاتنەکەشی بەبێ ئاگاداری ئەمریکا و منتیقەکە نەهاتووە ئەو دوو پەیامی پێ بوو ئەوەی کە من لی تێگەیشتم پەیامێکیان هاتە منتیقەی ناسریە ئەو منتیقەی ئوچوانە بەو خەڵکەی وت کە ئێستا دانیشتووی سەر ئەو ئەرزان پێیوتن ئەم ئەرزە 6,000 ساڵ پێش ئیستا ئێمە ئەوە کەنیسەکەمان ئەوە شوێنەوارەکانمان ئەم ئەرزەی ئێمەیە هی ئێوە نییە لە ئەسڵا تێگەیاندن کە ئەوە ئەرزی ئەوانە دووهەم من خۆم بۆ خۆم نەمبیست بوو پاپایەکی ڤاتیکان و مەرجەعێکی گەورەی شیعە قەت کۆ بێتەوە بەڵام ئەو ڕۆیشتە نەجەف و لەگەڵ بەڕێز سیستانی کۆبووەوە ئەمەش پەیامێکی تر بوو کە بە هەموو دنیا بڵێت کە ئاغای سیستانی مەرجەعی هەموو شیعەکانی دنیاە نەک قوم و ئاغای خامنەیی ئەمان پێم وایە ئەمە پەیامی دووهەم بوو و پەیامی سێهەمیش داوای ئاشتی کرد لە منتیقەکە بۆیە من پێم وایە لەوەوە سەرچاوەکان هاتنی وەزیری خارجیەی سعودیە بۆ لای بەڕێز سەدر ئەمانە هەموو پەیوەندیان بە یەکەوە هەبووە هەموو پەیوەندیان بە یەکەوە هەیە و بە یەکشۆ بووە ئەمانە وای کردووە کە شیعەی عەرەب لە شیعەی ئێران جیاکەنەوە و شیعەی عەرەب ئەگە جیا بێتەوە لەدەستی عێراقیەکان نییە شیوانی لێ بکەن بەرز محەممەد چارەسەرەکە لەدەست عێراقیەکان لەدەست ئێران ئەمریکا وڵاتانی کەنداوە من پێم وایە ئەگە چارەسەر
من پێم وایە چارەسەرەکە گەل دەستی عێراقیەکان بواە ئەو شەڕەی دوێنێ و ئەمڕۆ هیچ نەبێ هەفتەیەک درێژەیە کێشا بەڵام کاتێک لە دەستی عێراقیەکان نییە و بە چەند دەقەیەک هەموو شتەکان ڕائگیرێ. چێ بنەوانەی کاریگەریان هەبووە بۆ وەستاندنی شەڕەکە؟ من پێم وایە ڕەنگە هەندێکی نادیار بێت بەڵام هەندێکشی ڕەنگە دیار بێت کاریگەریەکان معلومە. من کە باسی ئەوەت بۆ ئەەکەم دوو جەمسەری گەورەی شیعی لە عێراقا دروست بوون و قسەکانی بەڕێز سەید موختەدا دوو سێ ڕۆژە قسە وەکو مەرجەعێ دەکات لە وڵاتە بە تایبەتی ئەمڕۆ ئەڵێ من هەردوو لە بکوژ و کوژرا و ئەچنە جەحانم و مژدەی جەحانمیان ئەداتێ مژدەی بەهەشت ئەدا بە کەسی تر ئەمە خۆی بۆ خۆی معلومە وەکو مەرجەعێت قسە ئەکات خۆی بۆ خۆی دیارە و ماوەیە پێشی ساشێشتا بەڕێز سیستانی نەخۆش بوو ئەم 2000 چادری لە منتیقەی نەجەفەڵدا بۆ یەگەر شتێکی لێبێ و ئەم یەکسەر مەرجەع بێت. بەرز محەممەد مەوزوعەکان بەو شێوەیە ڕوون. بەرز محەممەد جیمز جفریش میێوانی منە ئەو پرسیارێسا لە تۆ دەکەم لە ئەویشەکەم ئەمریکا و ئێران لە عێراق شکستیان هێنا یاخودنا؟ من پێم وایە ئێران شکستی نەهێناوە لە عێراق و ئەمریکاش من پێم وایە نەیتوانیوە لە عێراقدا هەموو کارەکانوەکو ئەوەی خۆی ئەوێ جێبەجێ بکات چونکە تا ئێستا ئەمریکا لەگەڵ ئەوە بۆ حکوومەتی ئەکسەرێت لە عێراق دروست کرێ پێی نەکرا. ئەمریکا ڕەنگە لەگەڵ ئەوە بوو بێت کە لایەنی چوارچێوەی هەمانگی سەرکەوتو نەبن لە کارەکانە تا ئیسا پێی نەکراوە. من پێم وایە بەڵام جمهوری ئیسلامی تا ئێستا سەرکەوتوو بووە لە هەنگاوەکانیدا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد حاجی مەحموود پێشمەرگە هەمیش سکرتێری گشتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان کە لە گوڵاخانەوە لەگەڵمان بووی. تۆ خۆت زیاتر حەزەکەی بە پێشمەرگە بتناسێنین. سپاس کە لەگەڵمان بووی. بەڵێ سپاس دەکەم خۆزگاری کردنەوە تا زۆر سپاس. سپاس.